لەسەر پرسی گرنگی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان گفتوگۆکەین لەگەڵ شەهریار شێخلەر شارەزای بواری وزە کە لەگەڵمانە بێت و زیاتر لەسەر ئەم پرسە گفتوگۆەکەین. ئەم کاتتان باش هەڵس شەهریار بەخێر بێن. نزیکەی ساڵێکە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە تا چەند گرنگە کە ئەم پرۆسەیە دیسانەوە دەست پێ بکات وە بۆ گرنگە. من پێم وایە جگە لەوەی کە هەرچی زووتر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەستپێکردنەوەی بۆ لە ڕووی دارایی ئیداری و تاڕادێکی زۆر سیاسی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ تورکیا و بۆ عێراق گرنگە هەر بەو ڕادێش بۆ کۆمپانیا بیانیەکان کە لە هەرێمی کوردستان و بەرهێنانێکی زۆریان کردووە گرنگە و بێزگەلەوە دەتوانێت بۆ بازارەکانی وزەی جیهان گرنگ بێت چون دەزانین ئێستا بە کێشەیەکی کاتی کە لە دەریای سوور ساز بوو لە نزیکەی عەدەن ساز بووە 150 بەس خەرجی گواستنەوەی نەوت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کەنداوە بە وڵاتانی ئوروپای زیادی کردووە و زۆر گرنگە کە ئێستا ئەم ڕێڕەوە کە ڕێڕەوێکی بەردەستە ڕێڕەوێکە کە بۆ زیاتر لە 10 ساڵ 15 ساڵ ئیشی کردووە بتوانێت وەڕێکەوێتەوە و بتوانێت لە ڕووی ئیستراتێژی و لە ڕووی ئاسایشی وزەوە یارمەتی وڵاتانی ڕۆژ ئاوایی بدات. زۆر باشە. ئێستا جەنابتان ئاماژەتان بە کۆمپانیا نەوتیەکان کرد کە گرنگ ئەوانی کە لێرە لە بواری نەوتا کارەکەن. ئەگەرات و ڕێکەوتن بکرێت چه جۆرە ڕێکەوتنێک باشە کە لەگەڵ ئەو کۆمپانیانە بکرێت؟ ئەم کۆمپانیانە ئێستا گرێبەستێکی فەرمیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە وەک بەشێک لە بەشێکی یاسایی لە دەسەڵاتی فدراڵی حکوومەتی عێراقی و من پێم وایە هەر بەو گرێبەستەش دەکردرێ بەردەوام ببین بەڵام بەپێی ئەوەی کە حکوومەتی عێراقی ڕخنەیەکی بەسەر ئەم گرێبەستەوە هەیە من پێم وایە دووسێدانە ئۆپشن هەیە کە دەکرێت بیری لە بکرێتەوە یەکیان کە تەبعاً هەر بەردەوام بوون لەسەر ئەم سیستمەیە بە گۆڕینی داهاتوو پشکەکان دووەم دەکردرێت ماوەیەکی ترانزیشن و ماوەیەکی گوزاردا بندرێ و لەو ماوەیەدا بە گرێبەستێکی نوێ بەڕێکەوتنێکی نوێ بۆ ئەوەی کە مافەکانی کۆمپانیاکان و مافەکانی ئەمانی کە لە پێشتر لە هەرێمی کوردستان و بەرهێنانیان کردو پارێزراو بێ و پاشان بچین بۆ ئەوەی کە جاچ لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ یان حکوومەتی عێراقی بتوانێت جۆری گرێبەستەکان لە هاوبەشی پرۆداکتەوە بگۆڕێت هاوبەشی بەرهەم بگۆڕێ بۆ کڕینی تەکنیکال. باشە کاک شەهریار ئێوەکو شارەزایەکی بواری وزە پێتان وایە کە تێبینیەکانی حکوومەتی عێراق چی بێت لەسەر گرێبەستەکانی کۆمپانیا بەرهەمهێنەکانی نەوت؟ حکوومەتی عێراق دەڵێت یەکێک لە تێبینیەکانی ئەوەی کە تا ئێستا زۆر لە سەری مانۆریدا و زۆر لە سەری قسەی کردووە دەڵێ ئەمانە کۆمپانیا نەوتەکان دەکات بە هاوبەژ لە نەوتی عێراقیدا و بەپێی یاسا نەوت مافی هەمووی خەڵکە کە من پێم وانییە کە ئەم شتێکی زۆر هەرچەند زۆر دروستیش بێت بەڵام گرنگترینیان ئەوەیە و دواتر لەسەر پشکی کۆمپانیاکانە ئەم دووسێدانە خاڵیان هەیە و لە بەرامبەریشدا کۆمپانیاکان بەهۆی ئەوەی کە لە ساڵانێکی ڕابردوودا ئەگەر لە بیرمان نەچێتەوە ئەو دەمێک کە ئێمە ئەم گرێبەستانەمان لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕووی داراییەوە چ لە ڕووی تەکنیکاڵەوە پێویستی بووە و ئەوان هاتوون بە خەرجی خۆیان لە شوێنێکی کە پێشتر هەبوونی نەوتەکەی دڵنیان نەبووەتەوە و بەرهێنانیان کردو بۆیە ناتوانین بڵێن گرێبەستەکان گرێبەستێکی غەڵەت یا گرێبەستێکی هەڵە بۆ لە کاتی خۆیدا پێچەوانم پێم وایە زۆر گرێبەستێکی باش و سەرکەوتوش بووە بەڵام دەشکرێت ئەم ڕخنانی حکوومەتی عێراقی تێیدا چارەسەر بکردرێ زۆر بە خێرایی بە مەرجێکی بەغدا بهێوێ. باشە ئەگەر هەناردەکردنەوەکە دەست پێ بکات ئەرکی بە بازار خستنی ئەو نەوتە ئەکەوێتە ئەستۆی کاملاوە بەپێی ڕێکەوتنێکی کە حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق کردی ئەم ئەرکە درا بە سۆمۆ بەڵام دەکردرێ بەپێی ئەوەی کە بەپێی ئەزمونێکی کە سامانە سروشتەکان حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 15 ساڵی داهاتوودا هەیەی بە نوێنەرایەتی سۆمۆ حکوومەتی هەرێمی کوردستان بی ئەم ئەرکە لە ئەسۆ بگرێتەوە دیسان بەڵام تا ئێستا لە ئەسۆی سۆمۆ دەبێت ئەگەر بیهەوێت دەست پێ بکاتەوە. باشە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت کاریگەری لەسەر ئابووری عێراقیشە بێت لە کاتێکدا ئێوە ئاماژەتان کرد کە ئابووری لەسەر تەواوی وزەی جیهانیشە ئەمێ فۆکسەکە باش زیاتر باسی عێراق بکەین. ئەگەر حکوومەتی عێراق حکوومەتێک بێت کە ئەولەویەتەکانی و پرایۆریتەکانی ئابووری بێت بیر لەوە بکاتەوە کە مەسەل لە ڕێگای بۆری حکوومەتی هەرێمی کوردستان و بۆری هەرێمی کوردستان و باشتر بڵام نەوتی هەرێمی کوردستان ڕۆژانە زیاتر 1 ملیۆن بەرمیل دەتوانێت هەناردی دەرەوە بکاتەوە و بەوە نەتەنیا داهاتی نەوتی خۆی لە هەرێمی کوردستان بەڵکو داهاتی نەوتی لە کەرکووک بگەشێنێتەوە و ئێستا لە بیرمان نەچێت عێراق
پانایەکی زۆر کەمی لە کەنداو هەیە و ئەسڵەن ئەم پانایە بۆ هەناردەکردنی گەورەترین کێشەی عێراقیش ئەوەیە بۆیە چەندین جار حولی داوە لە عەقەبەی ئۆردۆن حولی داوە لە ڕێگای بۆری لە ڕێگای سووریاوە ئەم کێشەی چارەسەر بکە ئێستا ڕێگایەکی بەردەستی هەیە کە دەتوانێت هەم زەختێکی زۆر لە باشووری عێراق چارەسەر بکە و هەم ئەوەی کە پلانی عێراق هەیە پلانی هەیە بۆ ئەوەی کە بەرهەمهێنانی نەوت لە هەمووی عێراقدا بگاتە سەرەوەی 6 ملیۆن بەرمیل و ناکردرێت تەنیا بە پاڵ پشت بەستن بە باشووری عێراق ئەم کارە بکە ئەم ڕێڕەوە دەتوانێت زۆر ڕێڕەوێکی استراتێژی زۆر ڕێڕەوێکی گرنگ بێت بە تایبەت لە کاتی قەیرانەکاندا یعنی ئەگەر ئێستا حکوومەتی عێراق تەواوی دەواازەیەکی کە لە بەردەستێتی پانایەکی زۆر کەم لەسەر کەنداوە و دواتر گەروی هورمز ئەگەر بە هەر هۆکارێک ئەمانە ببەسترێ هەناردەکردنی نەوتی هەمووی عێراق دەگاتە سیفر لە حاڵەتێکدایە کە ئەمە دەتوانێت جگەل لە ڕووی ئابووری و لە ڕووی استراتیژیەوە زۆر ڕێگایەکی گرنگ بێ بۆ حکوومەتی عێراق بە مەرجێکی کە بیر لە ئابووری و لە گەشەی ئابووری بکاتەوە. بەڕێز شەهریار لەبارەی کۆمپانیای سۆمۆ هەرێمی کوردستان ئەتوانێت بۆ بازاڕکردنی نەوتەکەی جگەل لە کۆمپانیای سۆمۆ لەگەڵ کۆمپانیایەکی دیکە بکات؟ ئەمە دەمێنێتەوە سەر ڕێکەوتنی سیاسی. ئێستا ئەمە دەبێت ئەمە گرنگە کە حکوومەتی عێراق ئێستا بە پێی بڕیارێکی کە دادگای پاریزدای بڕیاری ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستانی داوە و تا چ ڕادەیەک ئامادە دەبێت لەسەر ئەوەی کە یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان بداتەوە بۆ هاوکاریکردنی زیاتر و بۆ بەرەو پێشخستنی ئەم پرۆسەیە بۆ دەستپێکردنەوەی من پێم وایە ئەمە وەکو پتەنشیاڵێک وەکو توانایەک حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکانی کوردستان توانای هەموو سیفر تا سەدی ئەم پرۆسەیان هەیە بەڵام حکوومەتی عێراق تا چ ڕادەیەک لێرە بەم لاوە ئامادە دەبێت کە سازان بکات و یارمەتی وەربگرێت ئەوە دەمێنێتەوە سەر ئەوان. باش بۆ خۆتان دەزانن ئابووری و سیاسەت دوو دوانەی لێک نەکراون هەمیشە بەیەکەوە تێکەڵ کێشن وەکو شارەزایەک ئەگەر کێشە سیاسیەکان چارەسەر بکرێت کێشە ئابوووریەکان چارەسەر بێت من پێم وایە بەڵێ من پێم وایە لە ئەمڕۆکەدا بەتایبەت بۆ نەوت کلیلەکە چارەسەرکردنی کێشە سیاسیەکانە چون ئەم کێشانی کە ڕوبەڕووی نەوتی هەرێمی کوردستان بوونەتەوە کێشەی تەکنیکی نەماون لە مێژە کێشەی یاساییەکەی من پێم وایە چارەسەر کرا و ئێستا بەزماوەتەوە کێشەی سیاسی کە بتوانێت ئیجازە بدات و ڕێگە بدات بۆ ئەوەی کە هەناردەکردن دەست پێ بکاتەوە. باش ئێوە ئاگادار بوون کە ئێستا کەمێک لەوە پێش منەوە هەواڵم بۆ بینەران خوێندەوە کە بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان نامەیەک ئاڕاستەی کۆنگرێس کرا پێتان وایە تا چەند ئەو نامەیە کاریگەر ئەبێت و بابەتەکە ئەکرێتە نێودوڵەتی ئەگەر وابێ؟ دەزان کۆمپانیا وەبەرهێنەرەکانی نەوت لە هەرێمی کوردستاندا ڕێگاکانیان هەنگاو بە هەنگاو گرتە بەر لە سەرەتادا بە یارمەتی و بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا دانوستانیان کرد بۆ چەند جار خۆیان ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی بەغدا دانوستانیان کرد ئامادەیی خۆیان دەربڕی بۆ سازان تەنانەت لەسەر گۆڕین و لەسەر هەموارکردنەوەی گرێبەستەکانیان بەڵام نەگەیشتە ئەو دەرئەنجامی کە دەبایە ببایەوە ئەویش هەناردەکردنەوە و دەستپێکردنەوەی بەرهەمهێنانی نەوتی کوردستان بوو بۆیە ئێستا هەنگاوێکی زیاتریان ناوە محاولە دەکەن و حەول دەدەن کە ئەم بابەتە بابەتێکی بکەنە نێودەوڵەتی ئێستا ڕویان کردوتە کۆنگرێسی ئەمریکا دواتر بۆ پارلەمان یەکێتی ئوروپا و پارلەمان و حکوومەتی ئەو وڵاتانی کە لەوێوە هاتوون داوای یارمەتیان لێ دەکەن و ئەگەر ئەمانە جواب نەداتەوە ناچار دەبن کە ڕوو بێنە دادگا نێودەوڵەتیەکان و من پێم وایە دادگا نێودەوڵەتیەکان یەکێک لە دەیتاکانی کە ئەمڕۆ گوتەبێژی کۆمپانیا نەوتەکان باسی 10 میلیارد دلاری کردو کە لە هەرێمی کوردستان داوەبەرهێنانیان کردو دەتوانن وەربگرنەوە بەرکو خەسارەت و غەرامەش لە عێراق دەتوان وەربگرنەوە ئەوە کێشەکان زۆر ئاڵۆزتر دەکات بۆیە منطقی تر و لۆجیکەکەی ئەوەیە کە حکوومەتی عێراقی لەوە زیاتر کێشەکە با قوڵ نەبێتەوە و یارمەتی بدات کە کێشەکە چارەسەر بکرێت بۆ هیوای پێشبینیەوەکەن لە کۆنگرێسەوە کۆتایی پێ بێتون نەچێتە ئەمریکا تا ئێستا چەند جار حەولی داوە کە ئەم کێشەیە چارەسەر بکات بەڵام سەرکەوتوو نەبووە لەوانەیە لە سەفەری داهاتووی سوودانی هەنگاوێکی باش بنێردرێ بەڵام ئەگەر ئەم دوو هەنگاوە نەگاتە نەتیجە من پێم وایە لە 2024دا دەچێتە دادگا بابەتەکە. بەڵێ سوپاس دەکەین شەهریار شێخلەر شارەزای بواری وزە لەگەڵمان بوویت و وەڵام دەری پرسیارەکانمان